سەرۆک ترامپ و ڕێبەری کۆریای باکور کیم جون ئان و توێژێکی چڕوپڕیان ئەنجامدا کە تیایدا بیرروڕایان لەسەر چەندین بابەتی گرنگ ئاڵوگۆڕ کرد. ئەمەش یەکەم کۆبوونەوەی نێوان ڕێبەرانی هەردوو وڵات بوو پاش زیاتر لە نیو سەدەی دژبەریکردن. لە پاش ئەو کۆبوونەوەیە سەرۆک ترامپ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئامادە بوو و باسی کۆبوونەوەکە و هەنگاوەکانی داهاتووی کرد و گوتیشی سەرۆکی کۆریای باکور گەڕاوەتەوە. جێی شانازیمە کە ئەمڕۆ پاش کۆبوونەوەیکی مێژوویی لەگەڵ ڕێبەر کیم جۆن ئۆن بۆ خەڵکی لە جیهان قسە دەکەم. ئێمە چەند کاژمێرێکی زۆر چڕوپڕمان پێکەوە بەسەر بن. پێم وایە زۆربەتان ئەو بەڵگەنامەیەتان پێگەیشتووە کە بۆنمان کرد یان دەیبینن. زۆر هەمە جۆرە و ئەمە ڕوودەدات. من وەکو نوێنەری خەڵکی ئەمریکا لە بەردەمتان وەستاوم بۆ ناردنی پەیامی هیوا و ڕوانین و پەیامی ئاشتی. ئەو خاڵانی کە لە ڕێککەوتنەکەدا بوون بریتین لەمانە. یەک، وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و کۆریای باکوور پەیوەستن بە دامەزراندنی پەیوەندی نوێی نێوان هەردوو وڵات لەسەر بنچینەی خواستی خەڵکی هەردوو وڵات بۆ ئاشتی و خۆشگوزەرانی. دوو، ئەمریکا و کۆریای باکوور هەوڵەکانیان یەک دەخەن بۆ دامەزراندنی حکوومەتێکی سەقامگیری ئاشتیانە لە نیمچە دوورگەی کۆریا. سێ، پشتڕاستکردنەوەی ڕاگەیاندنەکەی 27 مانگی 4 2010 پانماجووم کە وابەستەی کۆریای باکووری تێدایە بۆ ئەوەی بە تەواوەتی چەکی ناوکی لە نیمچە دوورگەی کۆریادا بماڵێت. 4، ئەمریکا و کۆریای باکوور هەموو دیلەکانی شەڕ و پاشماوەی شەڕیان بگەڕێننەوە بە گەڕانەوەی دەست بەجێ ئەوانەی کە هەتا ئێستا ناسراونەتەوە. سەرۆک ترامپ لە میانی کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی لە سینگاپور دانی بەوەشدانا جێبەجێکردنی بەندەکان کاتیان پێدەوێت، بەڵام زۆر گەشتبین بوو بەرامبەر ئەم هەنگاوانە و ئاماژەی بەوە کرد کە زۆر لە پێشترەوە دەبوایە ئەم کارانە بکردایە. ڕێبەر کیم پێی گوتم کۆریای باکوور لە ئێستاوە دەستی کردووە بە لە ناوبردنی شوێنەکانی تاقیکردنەوەی موشک. ئەمە لە سەوداکەدا نییە. ئێمە پاش مۆرکردنی ڕێکەوتنەکە بەمە قایل بووین. ئەمە شتێکی گەورەیە. ئەو شوێنەی کە موشەکەکانیان لێ تاقی دەکردەوە بەم زوانە لە ناوە برێن. لە کاتی مۆرکردنی بەڵگەنامەکە سەرۆکی کۆریای باکوور کیم جون ئان بە ڕێگای وەرگێڕێک گوتی گۆڕانکاری گەورە بەڕێوەیە. ئێمە کۆبوونەوەیەکی مێژوویمان ئەنجامدا و خەریکە ڕابردوو لەبیر دەکەین و ئێمە نووساوێکی لێک تێگەیشتن وەردەکەین جیهان گۆڕانکاری گەورە دەبینێت. ڕێبەرانی سەرانسەری ئاسیا و شوێنەکانی تریش زۆر گەشتبینن بەرامبەر بەم کۆبوونەوە مێژوویەی ڕۆژی سێشەمە. سەرۆکی کۆریای باشوور هیوادارە ببێتە هۆی داماڵینی تەواوی چەکی ناوکی لە نیمچە دوورگەی کۆریا. وەزیری دەرەوەی چینیش هیوادارە ئەم و توێژانە لە دوجار ببێتە هۆی کۆتاییهێنانی فەرمی بە شەڕی کۆریا. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و کۆریای باکوور فرەتر لە نێو سەدەیە دژیەکەن. ئەمڕۆ ڕێبەرانی هەردوولا لە باڵاترین ئاستا بەم شێوەیە دەتوانن پێکەوە دانیشن بۆ وەتوێشکردن. ئەمە واتایەکی زۆر گەرنگ و پۆزتیڤانەی هەیەوە مێژوویەکی نوێ تۆمار دەکات. بێگومان چین پشتیوانی لە دەکات چونکە ڕێک ئەمەیە کە ئێمە دەمانەوێت و هەوڵی بۆ دەدەین. هەر لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەی ڕۆژی سێشەمەدا سەرۆک ترامپ باسی لە هەڵۆشانەوەی ڕێککەوتنی ناوکی ئێرانیش کرد و گوتی ئەگەر شتەکان بەباشی بڕۆن ئەو ئامادەیە کە ڕێککەوتنێکی باشتر بکات. شانی باسە سەرۆک ترامپ ئاماژەی بۆش کرد هەنگاوی داهاتوو بانگهێشتکردنی کیم دەبێت بۆ ئەمریکا و گوتی ئەویش ڕازی بووە بەوە و بە دووریشی نەزانی ئەگەر شتەکان بەباشی بەڕێوە بچن خۆشی سەردانی پیۆنگیانگ بکات.